کۆمەڵێک لە ئیداعەکانی ئەم دوایانە لە ئۆکتۆبردا لەم پیاوە ڕادەستی پێکرد. خەڵکینە پێویستم بە یارمەتیە، دەزانن چییە، هەمومان تووشی هەڵە دەبین. ئیداعەکان لەسەر نابراوە باسکرا کە گۆیا چەندین لەو هونەرمەندە گەنجانەی دانەویست بۆ کۆمپانیەکە کار بکەن بێڕێزی جنسی پێکردوون. دڵە کوتەم گرتبوو و زۆر دەترسام. لە کۆتاییدا زیاتر لە 80 ژن تاوانیان خستە سەر وێنستاین. کاتێک ئەوە ئاشکرا بوو خانمی دیکەش هاندران کە بەسەرهاتی خواان بڵێن لە نەکاو کەسانی زۆر ناسرا و تووشی بەسەرهاتی وێنستاین بوون. ئەوە بۆتە مەسەلەیەکی سەرەکی. لە هالیوود ڕابگرە بۆ میدیا و بەشی کۆمەدی و کەسانی ناسرا و بەشی مۆزیک و تەنانەت سیاسیشی گرتەوە. سناتۆر ئال فرانکن تاوانی خرایە سەر لە دمێکدا پێشکەشکاری هەواڵەکانی رادیۆ لە خەودا بووە هەڵی دەگڵۆفێ و بە زۆر ماچی دەکات. ئەوەش یەکێک لە سکاڵاکان بوو. وەک سناتۆری ئەمریکا واز لە کارکردن دێنم. ئەو ئەندامی ئەنجومەنی نوێنەران وەک کۆنترین ئەندام دوای دەنگۆ لەلایەن خانمانی کارمەندی پێشووی خۆی دەستی لە کار هەڵگرت. ئەمڕۆ خانەنشین دەبم. وەک نمونەی تر گەلێک لەو خانمانی کە تاوانیان خستە سەر کاندیدای سناتۆری کۆماری بۆ ئایالەتی ئالاباما ڕێی لەژێر 18 ساڵە بوون. ئەو ئیدعاەنە بە تەواوی بێبناغان قەسدی بەدکارانیان هەیە. ترامپ سەرڕای ئەوەی دەنگۆی لەسەر بوون چەندین جار ڕفتاری باشی لەگەڵ خانمان نەبووە پشتیوانی لە مۆر کرد. ئاشکراکردنەکانی 2017 چەندین وانەی مەشق پێدانی لەگەڵ خۆی هێنا کە چۆن هەوڵ بدرێت قوربانەکان بناسرێن. ئەو تاوان خستانە کارتێکردنی خۆیان هەبوو. هەم ژنان و هەم پیاوان ئێستا ئاگاداری مانای ئازاردانی جنسین. لەمبارەوە لێخۆشبوون نابێت و پشتگوێ ناخرێت.